بنور لامع حسنك كنور عين لاهوت شعاع نور مهر ما همو شانامي روتا بروج شوك آموشوكا لمرشي ناسوتا شمس سوتاوي رخسارو قمر شێواوی گێسووتە نەئینکی میهر و ما ئەرزوو سەما فەرمانبەری ڕووتە بحمد الله حبيب الله كفخر المرسلين تو خدا جبريلي كرد حاملي وحي وأميني تو كروحي كائنات رحمة للعالمين تو سليمان واسكندر خاتمي جيري نجيني تو سلاطين أمير شاه أسيري دست بازوتا بنوري ماهي رخسارت شوي ديجور روناكا بغمزي چاوي خونخوارت كواخن ريجو چالاكا سبيناني نخوشي چاوي بيمارت تماشاكا كتو نوري ورا نوري دلم محيوب تجلاكا كنورت آقري سوزان صابر شبهي باروتا ورا الصابر اگر عشق مرادت شاهي لولاكا طريقي شرع دين بقرا لمولى روح لمولاكا متو أولا وأولا وايا بتدبيري أملاكا كدنيا جيفيا هرجيس متو نزيكي أولاكا كسي آلا ولولاكا قلاو بيسو نابوت سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش خۆشەویستانم خۆشحاڵم لە ئەڵقەیەکی تری بەرنامەکە بە خزمەتیەوەی عزیز و خۆشەویست دەگەمەوە و ئەڵقەی ئەم جارەی بەرنامەکەم تایبەتە بە ژیان و شیعر و جیهانبینی یەکێک لە شاعیر و عاریفە گەورەکانی کورد ئەوی شێخ نەجمەدینی سابریە ڕەحمەتی خوای لێبێ ئەو شاعیرەی کە مامۆستا مەلا عەبدولکەریمی مودەڕیس بە ڕەحمەت بێ هاوشانیەکایە دەگەێنێتە ئاستی شێخ ڕەزای تاڵەبانی بە شێواز و ڕێڕەوی تایبەت بەخۆی و بە شاعیری مرۆڤایەتی ناوی لێدەنێیان بانگی دەکە ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا دەمەوێت زیاتر لەسەر سابری بزانین سابری کەی و لەکوێ و چۆن ژیاوە و ناوەڕۆک و مەبەستی شارەکانی سابری چین و سابری دەیویستویەتی لە شعرەکانیدا چ پەیامێک بگەێنێ وەلایەنی خواناسی و عیرفان و خوداناسی سابری چۆن چۆنی بووە و چۆن توانیوێتی لە شارەکانیە جێ بکاتەوە هەریەکە لە بەڕێزان کاک شێخ حسێن بەرزنجی کچەزای سابری و کۆکەرەوەی دیوانەکەی هەروەها بەڕێز سەید حەسەن پیریادی ماستەر لە ئەدەبی کوردی و عەرەبی هەروەها بەڕێز کاک خالید جاف کە ئەرکی خوێندنەوەی شارەکانی سابری گرتۆتە ئەستۆ هەروەها بەڕێز کاک عەبدولجەبار بەرزنجی نەوەی سابری قسە لەبارەی سابری و ژیان و بەرهەموو شارەکانی سابریەوە دەکەن زۆر سپاسی بەڕێستانەکەم لە کاک شێخ حسێنەوە دەست پێکەم کاک شێخ سپاس بۆ بەڕێستان دەپرسم دەمەوێت لەبارەی ژیانی سابریەوە هەندێک سەرەتا بۆی بچینە ناو باسەکەمانەوە سابری کێ بووە چۆن جەنابتان وەکو کچەزایەکی سابری بیرتان لە چاپکردن و کۆکردنەوەی شارەکانی سابری کردەوە بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله سابری کە وەکو جەنابەت باوکی دایکی منە باوکی شێخ عەبدولجەباریشە ناوی شێخ نەجمەدین کوڕی شێخ عەبدوڕەحمان کوڕی شێخ مەحموودی قوتبە شێخ عەزیز کوڕی شێخ محیدینی کەرکووک و شێخ حەسەنی گرەزەردە پلە بە پلە ئەچێتە سەرەوە تا شێخ عیسای بەرزنجی سابری شعری زۆری هەبوو داهینا بوو بەڵام خۆتان نەزانن حاڵ کوردستان چی بەسەر هات و بارکردن و ئەملا و ئەولا و لە ناو مەکتەبەی دیوارەکانە زۆری فەوتا بوو سابری ئەمەش کە گردمانەوە کرد بە هەزار ئەملا و ئەولا پێش من زۆر کەسی تر حەولیدا و دیوان سابری کۆ بکاتەوە یەکێ لەوانە مەلا خورشیدی سامەنسووری یەکێ لەوانە مەلا جەمیلی مامۆستا مەلا جەمیلی ڕۆژبەیانی کە لە گەلێک بەبارە نەشری کرد و یەکێ لەوانە شێخ ئەحمەدی شێخ محیدین ئەویش نووسیەوە جەنابی شێخ عومەری باوکم نووسیەوە بەڵام هیچی نەگەیە مەرحەلەی چاپ لە کۆتاییە بەندەی بچووکتان هەرسام
حتا ساڵێک مەکتەبیشم لە سەردانە هەموو شێعرەکان بە ئیشراف و سەرپەرشتی و چاودێری خاڵی بەڕێزم شێخ عەبدوڕەحمانی بەرزنجی شێعرەکانمان کۆ کردەوە بەبێ غەڵەت و هەڵە و پەڕە ئەلحەمدولیلا گەیانمانە چاپ لە ساڵی 69 سابیری ئەمە لە ساڵی 1970 لەدایک بووە بە میلادی برێن بزایینی لە 1944 لە نۆی 12 ینی لە کۆتایی ساڵی 44 کۆچی دوایی کردووە و هەر لە دێی شۆریجە بە خاک سپێراوە و شاعرانی شیعران بۆ و تۆی کە لەوانە مامۆستا مەلا عەبدولمەجیدی قوت بوو و شاعری سابیری شاعرێکی زۆر بەرز بووە بەشایەتی من نا بەشایەتی مامۆستا مەلا عەبدولکەریم و بەشایەتی ئەدیبە بەرزەکان زیاتر ئەم هینەیش ڕووی بکەرە مامۆستا عەبدولجەبار ئەو زیاتر معلوماتی هەیە و ئەتوانێت زیاتر لەسەر ئەم بابەتە بدوێ ئینشاءالله بەم شوەرچی زۆر باشە سابری لە شعرەکانیە بە جۆرێ لە جۆرەکان لەگەڵەوەی کە خۆشی سەید و شێخ بووە بەڵام بە جۆرێ لە جۆرەکان دەیەوێ ئەوانەی کە بازرگانی دینن ئەوانەی کە لە ژێر پەردەی دین و لە ژێر جلوبەرگی دینایانەوێ کاسپی بەسەر خەڵکەوە بکەن هێرشێکی زۆریان نەکاتە سەر پێم خۆشە لەم لایەنەی سابریەوە قسەم بۆ بکەیت بەخوا سابری زۆر پیاوێکی ساغ و ڕاست و خۆلاسە و خواناس بووە بەڵێ ئەرێ حتا بە شێخەدینەکان های و هوی و پرچ و ڕیش و تەپڵ و دەف بێ حاصڵە حسنی نیەت و عەمەل تەوبەی نەسوح ئەتوە ئەتکا خەلاس ئەرێ تەسویەی خاشاکی ڕێگەی دینەکەی بێ حاصڵە خۆ بە بەیداخ و عەلەم نابیتە شێخ و پێشەوە لە شوێنێکی ترە سابری شعرەکانی هەمووی نەسیحەت بووە ئامانج بووە ئەگەر عشقە ئەگەر هیچ دنیایی نییە بەڵام هەمووی داوای کردووە مەسەڵەن ئەرێ موسڵمانان نەمانزانی خەزیانەی دینی خۆماندا بە جیفەی عالەمی فانی لە عیلمی دینەوە جاهل لە دنیا عالیم و کامل لە فەرمانی خدا غافل لە ئەمر و نەهی قورئانی بڕندی قەسری دنیامان گەیشتە گەیە ئەوجی فەلەک ئەمما خەزینەی خانومانی دین ئەوە ڕووی کردە وێرانی زۆر هۆری بووە بۆ تێکچوونی ئەم میلەتە ئەخلاق نەماوە ڕەوش نەماوە دین نەماوە ئەنجا کە سابیری یەکەم شیعرێکی کە زۆر مهمە ئینگلیز کە هاتووە لێرەی داگیر کردووە ئەم وڵاتە سابیری هەم بۆ شخصیەتەکەی هەم زمانی زانیوە 4 زمانی باش زانیوە تورکی عارەبی فارسی کوردەکەشی خۆیەتی ئەوە هیچ ئەنجا داوایان لێ کردووە قازی مووسڵ کە لەوێ بووە وتێتی تۆ بە پارەیەکی باش دا ئەمەزرەی بۆ ئەوەی کەوا ببیتە متەرجم برین بەناو متەرجم بەڵام بۆ ئەوەی شخصیەتەکەی و خەڵکیش ئالودەی ئینگلیزە بوو ئەگەر باتایە ئەمیش زۆر پێویستی پێ هەبوو ئەو پارەیەش پارەیەکی مغری و زۆر بووە کە دایان ناوە بۆی وەیە سابری جواب قازی وا ئەداتەوە کاغەزێکی بۆ ئەنووسێ ئەمە یەکێکە سابری بە نامە بۆ گەلێک کەسی نووسیوە یەکێ لەوانە مامە سەیتەقی یەکێ لەوانە شێخ عەبدولستار ناوێ یەکێ لەوانە مەلا عەبدولمەجیدی قوتب بۆ ئەم قازیش ئەمەی نووسیوەتەوە ئەرێ کراوی سەردراوی خۆم بە تاجی پادشا نادەم کەلاوەی دوو کەڕاوی خۆم بە قەسر و گەنجی شا نادەم کەلاوی خۆم بە دەستی خۆی گوڕاوم لێ بپەرژێنێ ئیتر حاشا وەکەڵا دەست لە داوێنی سەبا نادەم بە خوێنی جیفە لاکی دنیا ینی پارەی خراپ ومانە بەرگی زاهیدی کە ئەم بەرگە پاکە لە سەرما بە خوێنی جیفە بەرگی زاهیدی ئالوودەکەم شێتم بە تەوفیقی خوددا دینم بە دوو نان و عەبا نادەم دوونان یعنی دەنیەکان ئەگرێتەوە هەم دوو نانیش بۆ مەرحەبەی پارەی دنیا یعنی لە کۆتاییە ئەرێ ئەم غەزە لە جوانە ئەرێ کلیلی سابیری قاپی هەموو مەقسوودی هەڵدەگرێ بحەمدیلله بەدەست گرتومە ڕەنجی خۆم بە با نادەم ئەمە مامۆستا فەرهاد عەونی لێرە نەقیبی سوحوفین وتی سابیری ئەم شاشیعرەی بەسە ئیتر هیچی تر نەڵێن ئەمە کافیە کە ئەمە مووقفە ئەمە ڕجولەتە ئەمە مەرجەلەیە ئەمە منتەهای پیاوەتی و ساغی و وەتەن پەرستیە بەڵێ زۆر باشە بەڕێز کاک سەید حەسەن پیریادی ماستەر لە ئەدەب و زمانی کوردی و عەرەبی ماستەرێکی بەراوردی شعرەکانی سابریە بە ئیبن فارزی عەرەبی من پێم خۆشە لەبارەی ئەم بەراوردکاریەتەوە بپرسم سابری بۆچی لەگەڵ شاعیرێکی سەدەی پێنجەمی کۆچی عەرەبە بە ناوی ئیبن فارز بەراورد کراوە خاڵە لێک چوو هاوبەشەکانیان چی بوون؟ بەڵێ بسم الله الرحمن الرحیم کە من ئەم ماستەرم نووسی نامەی ماستەرەکەم نووسی گەڕام ئەوڵجا لەسەر قەواعید بنووسم قەواعیدی زمانی عەرەبی دوای فکرم کردەوە زۆر نووسراوە لەسەر ئەدەب و ئەوانەوە نووسراوە فکرم کردەوە کەرکووک شارە بریندارەکەمان شاعرمان هەیە
دوو دیوانم دەستکەوت دیوانی لطفی شاعر و دیوانی سابری شاعر تەسەوفش ئێمە لە مناڵیەوە لە خێزانێکی ئاینی پەروەردە کراوین و ئەچوومە تەکیەکانەوە لە تەکیەکان سێرمە کرد یعنی حەلقەی ذکر لە ئەترافی حەلقەیەکی سوڕێتەوە شعرە خوێنێ شعرەکە غەزەلی تایە شعرەکە خۆشەویستی و حب و غەزەل و ئەو شتانەی تایە تعجبمە باشەمە ئەی قەیس لەیلە چی بوو ئەی جەمیل بوتەینە چی بوو ئاوها ئیتر چوومە ناو بابەتەکەوە حتا لە ئەڵماس ئێمە مزگەوتی هەبوو مەلا محەممەد تورکمان بوو بەڵام جانەجارێ لە کاتی زیکرا بە فارسی هەڵەسا زۆر یعنی منێ بردە عالمێترەوە چوومە ناو عالمی تەسەوفەوە کە چوومە ناو عالمی تەسەوفەوە حەزم کرد لە سەر دوو شاعر بنووسم پەراوەردی کەم گەڕام کێ شەیخ العاشقینە ئیبن الفارض گەڕام لە کەرکووکە ئەم دوو شاعرم دۆزی بەسەرم کرد سابری بەلای تەسەوفا زیاتر زۆدی زیاترە زۆدی زیاترە شعرەکانی زۆدا تەسەوفە حوبی ئیلاهیە حوبی ڕەسوولە هەرچەند پەراوەردم کرد بۆ ئەم دوانە پەراوەرد کرد مثلەن ئیبن الفارض لە کاتێکیاوە لە قەرنی 5 هیجری قەرنی 5 هیجری کێ دەسەڵاتدار بوو ئەیوبیەکان دەسەڵاتدار بوون نەوەی سەلاحەدینی ئەیوبی هەر لە سەلاحەدین ئەیوبیەوە 87 ساڵ دەسەڵاتدار بوونە هەر لە مصرەوە هەر لە شامەوە هەر لە یەمەنەوە هەر لە کوردستانی عێراقەوە کوردستانی عێراقکە هەتا کەرکوو بەدەستیانەوە بووە یەمەن حتا لە مەکە و مەدینە خوتبەیان بەناو سەلاحەدین ئەیوبی و بەرەی سەلاحەدین ئەیوبیەوەدا ئەم زەلامە ئەم ئیبن الفارضە لە کوێژە لە کاتی ئەلمەلیک کامل کوڕی سەلاحەدین ئەوەنە ڕێزیان لێ گرتووە ئەوەنە ڕێزیان لە عیلمەکەی گرتووە و نازیان داوە پێی هاتمەوە سەر سابری سێرەکەم لە کاتێ ژیاوە کاتی دەسەڵاتی عوسمانی ئیتیحاد تەرەقی دەسەڵاتێک کە گۆڕاست 100% گۆڕا بوو بە دەسەڵاتێکی داگیر کرد بۆ کوردستان دوایی ئینگلیز هات ئینگلیز دەسەڵاتێکی داگیر کرد بۆ عێراق هەمووی مەلیکی عارەبیان دانا کەرکووک و سلێمانی و هەولێر و کوردستان دەنگیان نەدایە ئەو مەلیکە بەڵام چەسپایە سەرمانە باشە سابری هەر لە قەبەکەی بۆیە هەڵبژاردووە سابری چکە لەو فترێژیاوە دوو حربی کەونی عالەمی لە بین دوو حربی عالەمی کوردستانێکی وێران فەویستم پەراوەردی کەم بزانم ئەمە چی وتووە ئەمە چی وتووە جا بواری شعرەکان مەسەن لە غەزەلی ئیلاهی چی وتووە لە حوبی ئیلاهی چی وتووە لە سوکر و خەمرە چی وتووە ئەمە لە شعری تەسەوفا هەیە سوکر و خەمرە بەس ئەم سوکرەی دنیا ناڵێن ئەم سوکرەی دنیا ناڵێن یا حبکە حبینی حبا لأنك أهل لوا حب لأنك لذاك أهل لذاك كتابة شي قشتي لو نيوان صابري وابن فارس والله طبعا دور دريجة من أول اللي أنا بوستم كبشي تجيتر دعي بيره وبا أمد بوبلي ما بهينيتر هذا كم زۆر باشە کاک شێخ حسێن دێمەوە لای جەنابەت لە قەزیەی نەتەوایەتیە خۆشویستنی نەتەوەکەی سابری لە شعرەکانیە ئایا هیچ مەجالێکی بۆ خۆشویستنی نەتەوە و پارێزگاری و پاراستنی نەتەوەکەی تێدا یانە بەێ سوکو عرض کردی ئەم شعری کراوی سەردراوی خۆمەوە یەکێکە لە مووقفێکی وەتەنی دوایی کە شێخ محمود هین بووە ئەرێ لە مسلمانەوە بۆ جانیبی حەق مەزبەتە بێ چ ڕەوای حەقا عەدوو حاکمی ئەم میلەتە بێ مەلیک و سەید و بەگزادە فیرار و چەتە بێ قڕ و بۆیاخی دوو عالەم بەسەر ئەم میلەتە بێ اینجا هی ترشی هەیە کە داواکە لە ئاخرا شوێنەکە اینجا ئەنووسم عریزەی کوردی هەتا تەواویە بەدەست و بردی یعنی مەیل وەتەنیەت و وڵاتی هین بووە بەڵام لە هەمووی زیاتر مەیلی خواپەرستی و عشقی دین و ئەمانی لەسەر بە شیعرەکانی سابیری ئاینی تایە قوربان تەوجیهی تایە مەسەڵەن ئاینەکانە خوددایە عاجز و بێدەسەڵاتم بگاتە بارەگاهی تۆ شکاتم یان هینێکی تریشی هەیە ئەفەرمێ يا رب پناه نییە غیر از پناهی تو ئەمە منتەهای تەوحیدە یا رب پناه نییە غیر از پناهی تو بە سەد گوناهەوە ڕوم کردە بارەگاهی تو یا دوور و درێژە من نامەوێ بیخوێنمەوە ئەمە بەد ئاینەکانی ئەوەی تچی تەوجیهە خەڵکی مەویست نەکردە ئەرێ لەیسە للئینسانی إلا ما سعى سابر وەرە هیمەتێکە گەرچی بوویە کۆتری بێباڕ و پەڕ ئەمە
هینێکت ئەداتێ بۆ وەتەنیەت بۆ دین بۆ وڵات بۆ هەموو شتێک ئەرێ ئێمە وەکو کۆتری بێ بار و پەر کۆتر ناتوانێ بفرێ بەڵام ئەرێ هیمەتی لازمە وەتاخوا ئەفەرمێ لەیسە للئینسانی ئیلا ما سعى سابر وەرە هیمەتێکە گەرچی بوویە کۆتری بێ بار و پەر بەڵێ اینجا هینی هەیە ڕیسالەی تەبادولۆک و عەرزمان کردن بۆ ئەو شەخصاری نووسیوە بۆ سەیتەقی نامێک ڕوحی ڕەوانم مامە سەیتەقی یا ڕەب بمێنی بە موەفەقی اینجا ئەمە ئەڕوا پیایە بۆ مەلا عەبدولمەجیدی قوتبی ناردووە بۆ ئەو مەلای مووسڵیش قازیەکە نووسیمانە ئەنجا لە عەشقی شار سابری ئەرێ ئەو کەسە ئەحواڵی عاشق تێ ئەگا شەو بێخەوە لێوی وشک و ڕەنگی زەرد و دائیمە چاوی تەڕە ئەنجا ئەفەرمێ یعنی ئاگاداری دنیا و نەفس و شەیتان بن هەموو خصمی باباتانە ئەم دوونە ئەممارە بەدفەڕا خصمی باباتانە یعنی حەزەت ئادەمی دەرکرد نەفس و شەیتان و ئەم هینانە سابری مووقیفی بووە ئەمانە هەمووی مووقیفە مامۆستا مەلا کەریم من لە خزمەتیا خوێنیمە و مجازی ئەویشم جا ئەی فەرموو سابری والله ئەو حتا وایدا ئەنا ئەوت لە مەحویش مهمترە چونکە ئەم خالیسن مخلیسن بۆ خوا بۆ دین بۆ وەتەن بۆ وڵات بۆ هەموو شتێک یەک مەبەستێکی نەبووە بە دنیاوە مەبەستێکی نەبووە بە تەماعەوە مەبەستێکی نەبووە بە سومعە و ناوەوە ئەمە ڕێی مامۆستایە بۆچی مامۆستای مودەڕیز بە شاعیری مرۆڤایەتی ناوی سابریە بە بەبەسمێ ئەو پەیامە مرۆڤایەتیە چییە کە سابری لە شعرەکانیە هەڵی گرتووە وڵی تر سابری ئەوە مرۆڤایەتەکەی ئەوە بوو نەسیحەتی خەڵکی زۆر کردووە براشێتی بەسە عقرێ پەیاکە لە خۆڵق و خوی حیوان خۆت ژیاکە ئەمە نەسیحەتە ئەمە شاعیری مرۆڤایەتیە شاعیری هینە چونکە ئەرێ درسۆز ئەوەیە بمگرێنێ نەک ئینم بکە ئەمیش کە خەڵکی نەقت کردووە نەختەکەیشی جوانە بێنەوە سەر ڕێگا مسلمانان لە ڕێگەی شەرع و دین دووری و بەری تاکەی حیا و شەرمێ بکەن دووری خوددا و پەیغەمبەری تاکەی لە شاری عشرەتا مەستی لە خانەی تاعەتا سستی میسالی سەرسەری تاکەی اینجا ئەمە پیاە ئەڕوا دوایە لە کوڕی نەفست لە شیری دایکی دنیا ببڕەوە سابر لە میوە و مەوهیباتی ڕەحمەتی ڕەحمان بەری تاکەی نەقدشی کردووە بە شەو تەکبیری سەرجادە بە ڕۆژ تەزبیح و سەجادە بە شەو تەکبیری سەرجادە خەجاڵەت بی نەجیب زادە لە ئیرسی ئەب بەری تاکەی تاقمێک هەبوون نەجیب زادە یعنی بنەماڵە بوون خانەدان بوون دنیایی نەکدینی اینجا ئەرێ ئێوە بە ڕۆژ بەناو ئەوە دینداری ئەەکەن و بە ڕۆژ تەزبیح و سەجادە بە شەو تەکبیری سەرجادە بۆ دزی و خانە بڕی و بۆ شتری ئەنواعشت بە شەو تەکبیری سەرجادە خەجاڵەت بی نەجیب زادە لە ئیرسی ئەب بەری تاکەی ئەمانە هەمووی ئەمانە و گەلێ شیعرتری هەیە سابری هەمووی نەسیحەت و ئامۆژگاری و دلی تون بووە بۆ ئەم میلەتە بۆ ئەم مسلمانانە کە لە ڕێگە دەرچوونە کە وازیان هێناوە ویستوێتی بیان گەڕێنێتەوە بە هەر شێوەیە ببێ اینجا ئەو خەمە پەنگ خواردووەی لە دریا بووە بە شیعر دەری بڕیوە بەڵێ دەچینە لای غەزەلێکی دیکە لە غەزەلە جوانەکانی سابری کە بە دەنگە خۆش و زڵاڵەکەی کاک خالی جاف پێشکەشمانێک کاکە خالیەم عەزیەت تەدەین پێمان خۆشە یەکێکی دیکە لە پارچە شارەکانی سابریمان پێشکەشکی ئەی نەفسی دەنی بەسیە لە ئیمداد و ڕەجابە لەم ژینە لەگەڵ خالقی خۆت ڕێک و تەبابە بەس چالبی زەوق و هەوەس و سەیر و سەفابە ئەی دڵ بە بەڵا سابیر و خۆشنود و ڕەزابە یا تاغی غەم و غوسە و قەڵغانی قەزابە بۆ سوورەت و ڕەونەق بە تەمالار مەکە کۆفی لەم ژینە لە بەرچی تەلەبی حەسرەت و ئۆفی بۆ ڕۆژی دوایی ئەمەلی تاعەت و خۆفی بێیادی خودا عمر بەزایە ئەمەدە سۆفی شێرانە لەگەڵ ڕێوی نەفسا لە غەزابە ناژین ئەبەدەم ئێمە لە ئەم ژینە بە تەنیا ئەم خوایە لە بۆ ئێمە هەمووی کردووە مهەییا نەتباتە ڕەهی فیسق و فەنا و خەڵوەت و خولیا هەر کەس لە خودا غافڵ و مەغرورە لە دنیا مەحرومە لە دنیا و قیامەت لە عەزابە مردانە لە مەیدانی خودا خۆت مەکە تەخیر نەفعی نییە ئەفسانەی لادین و مقەسی بۆ حب و تەمە دۆست و برادەر مەکە دڵگیر فەرقی چییە ئینسانی دز و شەخسی مبەذیر هەردوو لە سەرم چەوتیە بەدنام و کەزاب نائیل بە بە ئینعامی خودا خۆت مەکە دوژمن حەمدت هەبێ بەم خالیقە ڕازی بە بە هەرزن جاهید
بەسە ئەم مەستیە نزیک بووە مردن سابر مەکە ئیسراف و مەبە یاری درۆزن هەر لەحزە لە خەوف و خەتەری ڕۆژی جەزا. دەستەکانت خۆش بێ زۆر سپاس. کاک شێخ حەسەن پیریادی دێمەوە لای جەنابەت قسەی زیاترم لەبارەی سابری و ئاستی یا توانای شیعری سابری بە تایبەت لە بەراوردکاریەکەی جەنابتە لەگەڵ یەکێ لە شاعیرانی پێنجەمی کۆچی عەرەبدا. ابن فارض کە سەیری نیتاجەکەی کە چی هەیە دیوانەکەی هەیە و هینی هەیە میسالی هەیە دوو بابەتی هەیە بێتە سەر سابری نا سابری جگە لە دیوانەکەی شعری فارسی هەیە شعری تورکی هەیە یان لە هەموو بوارەکانە لەگەڵ ئەوە ڕێک بەڕێکە عەرەبی هەیە نەماوە بەڵام تورکی هەیە طبی هەیە بە فارسی عشقی هەیە بە فارسی ئیلاهیاتی هەیە بە فارسی لەبەرەوە شعرێکی تەسەوفی جوانی هەیە بە فارسی یعنی ئەو شعرانەی من ئەوەی لە ڕیسالەکەم نووسیمە تەبان شێخش خوێندێەوە مامەسا حاجی خالیدش خوێندێەوە هەمووی لە عینەکەمەیە لە ڕیسالەکەمەیە جا پەراوەردی ئەمە لەلایەن شعرەکانیەوە پێشاش وتمان لەلایەن ژینگەکەوە دەسەڵاتی سیاسی و ژینگە یعنی ئەو کاتە چۆن ئەو ژیە ئەم چۆن ژیە ئەمێنێ لە بابەتی زمان و زمانی کوردی و زمانی عەرەبی ابن فارض بە زمانی عەرەبی وتێتی طبعا زمانی عەرەبی 1400 ساڵە 1440 ساڵە زمانی عەرەبی قورئان پێشەوەش خوا ئەو ژینگەیی وەکو هین کرد ئامادە کرد بۆەوەی ئەم قورئانە بێت عەرەب لە جێگایە بوو تەدەخولی لوغاتی تر نەبوو بۆی زمانی عەرەبیش هەموو موسڵمانان بە تایبەت کورد عولەمای کورد زۆر پەرەیاندا بە زمانی عەرەبی لە تەفسیرە لە قەواعیدە لە سەرفە لە هەموو شتێکە زمانی عەرەبی فراوانترە زمانی کوردی ئەمە تا ئیستاکە ئێمە داگیر کراوین یعنی دەسەڵاتی دەوڵەتی تایبەتمان نییە بڵین زمانەکەمان تایبەت بێ زمان هەموو لاجەکان یەکتری بگرێ زمانێکی ئەدەبی یەکلاییمان هەبێ پەراوردێکم لە سابری لەگەڵ ئیبن فارضە لەم ژینگەیە ژیاوە بەم کەمی زمان بەڵام کە شعرەکانی سابریە خوێنی یعنی زمانێکی زەنگینە لە کوردیە باشەم کوردیە لە دێیەکی وەک شۆرجە لە دێیەکی وەک دێلێژە لەم دیانە ژیاوە کەرکووک وەک دێوا بۆ گوند دێوا بوو ئینگلیز هات محاربەی زمانی کوردی کرد وتە کەرکووک لە 132,000 بوو ئەو 30,000 بوو لە قاموسی ئەعلامی عوسمانی 22 نیوی کورد بوو لە کەرکووک قوتابخانەیەکی کوردیان نەکردەوە تورکی و عەرەبیان کردەوە هەتا ئێمە تەعریب بووینە باشە هەر عەرەبیمان خوێندەوە کوردیمان نەخوێندەوە بەداخەوە یعنی ئەم کوردیەی کە سابری ئەیزانێ و ئەم وشانەی بەکارهێناوە ڕاستی ینی توانایەکی گەلێ گەورەی هەبووە کە پەراوەردێکەی تو کاتەکەی ئەو ژینگەکەی ئەو زمانەکەی ئەو پەراوردێکە لەگەڵ سابریە وەڵڵاهی بە ئونسوریەت نییە بڵێم سابری کووردە بڵێم سابری بەڵام سابری بە تواناترە بە گوێرەی ئەگەر بێت و ئەو ژینگەیە و ئەو توانایە و ئەو زمانە لای سابری بووە ناسابری هەمووی ڕەتە کرد ئەو شاعرانە لەبەرەوە ینی سابری شاعرێکە پلەبەرز شاعرێکی بە توانایە لە هەموو بوارەکان ینی شعری فارسیە شعری کوردی تاقانە شاعری کورد بە فارسی بە عەرەبی بە تورکی بە زمان دایکی شعرەڵێتەوە زۆر باشە کاک عەبدولجەبار عەبدوڕەحمان کوڕەزای سابری ڕەحمەتی پێم خۆشە لە جەنابەت باسی ژیانی سابرین بۆ بکەیت سابری چۆن ژیاوە لەکوێ ژیاوە کەی ژیاوە و شێوازی ژیان و چۆنێتی ژیانی سابری ئەو قۆناغە گرنگانەی سابری کە گرنگن بینەر بیانزانێ لەبارەی سابریەوە بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه ومن والاه دەربارەی ژیانی سابری شێخ نەجمەدین کوڕی شێخ عەبدوڕەحمان کوڕی شێخ مەحموودی قوتبە شێخ مەحموودی قوتب باپیرەی سابریە
یەکێکە لە هەڵکەوتووەکانی ئەم منطقەی کەرکووک خەلیفەی حاجی کاک ئەحمەدی شێخ لە طریقەتی قادریە، زانایەکی گەورە بووە، نووسەرێکی بەتوانایە، 6 کتابی تەئەلیف کردووە، ئەو موئەسیس و دامەزێنەر تەکیەی شۆرجێ، تەکیە و مزگەوت و دەیەکەش تەقریبەن. طبعا شێخ مەحموود لەگەڵ ئەوەیە شێخێکی طریقەت بوو، زانایەک پیاوێکی چاونەترسیش بووە، ڕۆیشتووە بۆ جیهاد لێرەوە لە کەرکووکەوە بۆ ئەرمینیا، چووەتە یەریڤان عاسیمەی ئەرمینە ساڵی 1877. طبعا لەگەڵ شێخ سەعیدی باوکی شێخ مەحموودی مەلیکا و ئەو شەڕە مەشهورە کە کاتێک دەوڵەتی رووسیا هجوومیان کردە سەر دەوڵەتی عوسمانی، ئەمانیش وەکو موسڵمان وەکو چۆن نەفیر عام و هەموو خەڵک خۆ بەخش ئەڕوات دیفاع لە مقدسات و حدودی ئیسلامەکە. ئەلەو شەڕەیە طبعا لە شەڕێکە لە دوای نوێژی عەسرە شێخ مەحموود کە بەحر الئەنسابی داناوە 15 ساڵ خەریکی یەکێ لە کتابەکانێتی، زۆربەی مێژووی ئەو زەمانەی تیان نووسیوە و یەکێکە لە سەرچاوە گرنگەکان باس ئەکات، ئەڵێ لە دوای نوێژی عەسرایەکێ لە شەڕەکانە 3 مجاهیدین لەوانەی خەڵکی کەرکووک شەهید بوون، یەکیان شێخ تەیفورە کوڕی شێخ قادری خانەقا کە بەرزنجیە و ئامۆزای خۆمان. طبعا دوای شێخ مەحموود کە وەفاتەکە لە 1990 شێخ کەریمی کوڕی ئەبێتە جێنشین لە دوای شێخ مەحموود، شێخی دووەمە لە تەکیەی شۆریجە. لە 1926 وەفات ئەکات شێخ نەجمەدین، کە شێخ نەجمەدینی سابری کوڕەزای شێخ مەحموودە و برازای شێخ کەریمە. شێخ کەریم کوڕی نابێ، ئەم مؤهلتر و شیاوترین کەسە کە ببێتە ئەوەڵەن زانا بووە، خوێندنی تەواو کردووە، پێشان کە لە 1681 لەدایک بوو بیدایەت لای باوکی خوێندنی قورئان و علومە شەرعیەکانی خوێند، دوایی هاتووە لای مامۆستا مەلامەردان باوکی مەلامەجیدی قوتب کە ڕئیس عولەمای کەرکووک بوو، لە خزمەتی ئەو قورئان و دەرس شەرعیەکانی خوێندووە، بەڵام ئیجازەی علمی وەرنەگرتووە، لەبەر ئەوەی گەڕاوەتەوە بۆ شۆریجە زروفەکەی لەبار نەبووە، نەیتوانێت ئیجازەی علمی وەربگرێت. دوای وەفاتی شێخ کەریم، شێخ نەجمەدینی سابری لە ساڵی 1927 لە تەکیەی شۆریجە جێنشین ئەبێت، هەم شێخێکی طریقەتە شێخی قادریە و هەم ئیمام خەتیبی مزگەوتەکەیە و هەم یعنی کەسایەتیەکیش بۆ لە ناوچەکەیە. ئەو مەرحەلەی ئەو طبعا بیدایەت دەوڵەتی عوسمانی بووە لە 1970 ئینگلیز دێتە کەرکووک، کە دێتە کەرکووک دەوڵەتی عوسمانی ئینسحابەکە، ئەو ساڵە مەجاعەیەکی گەورە دروستە بێت. ئەو مەجاعەیە لەبەر چی؟ لەبەرەوەی کە دەوڵەتی عوسمانی ئینسحابەکەن تەموین ئەستوێنن، ئەو گەنموشتە ئەستوێنن بۆی دەستی ئینگلیز نەکەوێت، نەتیجەی ئەوە مەجاعەیەکی گرانی گەورەی پێڵێن، تاریخ کەرکووک مەشهورە. ئەو ساڵە سابری ناچار ئەوێت شۆریجە بەجێ بێلێ بچێتە منطقەی قەرەداخ لە دێلێژە کە هەمووی بەرزنجین و خزم و ئامۆزای سابرین ئەچێتە ئەوێ، ساڵێک لەوێ ئەمێنێتەوە، دووبارە ئەگەرێتەوە بۆ شۆریجە. لەکەیەوە سابری دەستی کردووە بە شیعر نووسین، واتە سابری لەکەیەوە بۆتە شاعیر و هەوڵی داوە لەوێ لە تەمەنی 36 ساڵیە کە چووەتە دێلێژە، ئەلەوێت چووە زیارەتی قەبری شێخ ڕەزای دێلێژەی کردووە کە کوڕی شێخ ئیسماعیلی ولیانیە. ئەڵێ ئستمدادم کرد و داوام کرد کە زۆر غایلەی حوب الوەتەن لە دڵما بوو، واتمە کرد بگەڕێم بۆ وڵاتی خۆم. ئەڵێ لەو مەرحەلەیەوە غایلەی شعردانان لەوێ سەرەتای شعردانانی دەستی پێ کردووە بە فەیض و یمن و قوتب و ئستمدادی. عەجەب بۆتی ببێ خەڵکی کە سابر شعری داناوە بە فەیض و یمن و ئستمدادی قوتب و پیری دێلێژە. بەڵێ لەوێ دەست سەرەتای شعردانانی لەوێوەیە. ئەو مەرحەلەی سابری طبعا معاصرینی کێبوونە، ئەوانەی کە هاوچەرخی بوون و پەیوەندی لەگەڵیانە هەبووە، یەکیان لەوانە شێخ مەحموودی مەلیک زۆر دۆستی سابری بوو و نزیک بووە و سەردانی کرد، هەم وەکو کەسایەتی و هەم وەکو خزمیش وەکو بەرزنجی گڵە زەردی. ئایا لە شۆڕشەکانی شێخ مەحموودا سابری هیچ ڕۆڵ و پێگەیەکی وەکۆڵێ بەشداری جەستەییەوەی هەبووە؟ مەحموود ئێمە ناڵێن سابری پێشمەرگەیەک بووە لەگەڵ شێخ مەحموودا، بەڵام زۆر مؤەیدی شۆڕشەکەی بووە و زۆر دژی مستەعمیر و داگیرکەر بووە کە ئینگلیزن وڵاتیان داگیر کردووە، دژی موسڵمانان و دژی دینن، ئامادە نەبووە بە هیچ شێوە تەعاونیان لەگەڵا بکە، وەکو ئەو کەسانەی کە کردیان لەگەڵ ئینگلیزە هاوکاریان کرد بە مقابلی مەبلەغ. سابری فرسەتشی بۆ ڕێککەوت، ئێستا کە کاک شێخ حوسێن شعرەکەی خوێندە، ئەو کاتە قاضی مووسڵ ڕفعەت القوتب خزمی سابری بۆ و تویانە یەکێکمان بۆ بدۆزەرەوە کە 4 زبان بزانێ و تەرجمەیش ببێتە متەرجم بە مەبلەغێکی زۆر مغری، 450 ڕوپیە وا بزانم،
و دوای ئەو ساش ممکن بوو ینی دێهات و شتیش بکەنە ناوێەوە بەڵام سابری ئامادە نەبوو و بە شعرێک جوابی دایەوە کڵاوی سەردڕاوی خۆم بە تاجی پادشا نادەم. ئەمە سابری ژیانی بەو شێوەیە دیوانەکەی کە بینە سەر شاعرێتەکەی دیوانەکەی لە 1969 یەکەم جار چاپ کرا، دووەم جار لە 2009 سێم جار لە 2014 تا ئێستا 5 جار دیوانەکەی چاپ کراوە. 3 نامەی ماستەر لەسەر شعرەکانی لە 2009 مامۆستاشن لە زانکۆی سڵاحەدین لەسەر هیزری سابری، لە 2014 مامۆستا حەسەن نامی ماستەری لەسەر دیوانی سابری نووسیوە مقارنەی کردووە لە بین سوفیەک شاعرێکی سوفی لە زمان لە قەرنی پێنجاوە لە بینی سابری کە لە قەرنی 20 ژیاوە. لە 2017 لە زانکۆی چەرموو مامۆستا هاوکار ماستەری لەسەر شعرەکانی سابری هێناوەتەوە کە لەسەر سەبک و شێواز شعری سابری چۆنە. زۆر باشە کاکشە حسێن دێمەوە لای جەنابەت. سابری ئەوەندەی من چەند جار بە دیوانەکە چوومەتەوە داوایەکی زۆر یا جەخت لێکردنەوەیەکی زۆر ئاراستەی مسلمانانەکە کە پابند بن بە ئاینەوە ئاین هۆکاری سەربەرزی و بەرەو پێشچوونیانە بە پێچوانەوەی کە ئێستا خەڵکێک پێ وایە ئاین هۆکاری بەرەو دواوەچوون و بەرەو هۆکاری شکست و دواکەوتویەکانمانە. پێم خۆش ئەم لایەنەی سابرین بۆ باس بکەیت. بۆچی سابری ئەوەندە جەخت دەکاتەوە کە سەربەرزی تاکی کورد یا بەرەو پێشچوونی تاکی کورد پەیوەستە بە پابندبوونی بە شریعەت و ئاین و بەرنامەی خوا و پاشان پێغەمبەرەکەی صلی الله علیه وسلم. مامۆستا معلوم جەنابتە هەر مسلمانێک ئەوەی کە ئەهل ئیمان بێ ئەزانەیە ینی سەربەرزی ئیسلام سەربەرزی ئیمان بە تەمەسوک بە دینەکەمانەوەی ئەو دینەکە ڕابگرین. سابریش کە بینیەتی وەکو مامۆستاکان مامۆستا حەسەن و کاک عەبدولجەبار بەحسیان پێکرد لە بین دوو هینابووە لە بین هاتنی علمانیەکان و حربی عالەمی و گەلێک تەسیری هەبووە خەڵک زۆری گۆڕا زۆریان ڕویان کردە ئەم هینانەیە ینی شوێنێکی وها بێدین و ئەمانە لەسەر خوانی عەرەق ئینیان دائەنیشتن بەعزێ بنەماڵی چاکیش بوون کە ئینگلیز هات ئەوان ڕویان کردە ئەوە. سابری ویستی بە هەموو لەونێ بە هەموو شێوەیە ئەم خەڵکە بگەڕێنێتەوە جا بە نەسیحەت و ئامۆژگاری بە شیعر وتن خۆشی زاهید و مجاهید و ینی تەقی و نەقی بوو لە هەموو بابەتێکە خواناس بوو و زیاد بێ لەوەی کەوا برێن تەریقەتی قادریش بوو ئەمما خۆی هەم مەلا بوو هەم شێخ بوو هەم لە هەموویشی بەولاوە ڕقی لە شێخی خراپیش بوو. ئەی شێخی خانومانی زل و دین بچووک خوانی دین بچووک وەی پیری گرانجان و داعیە زل و عەقڵ سووک مە پیایە ئەڕوا ڕۆژی سەخا بڵێ بۆ منفعەتە چیتە پێشەوە برا گەورەم ڕۆژی سەخا دوا ئەکەوی وەک برا بچووک ئەمە پیایە ئەڕوا خوای بەهینەکان. اینجا لە هەموو شێوەیەک نەسیحەتی خەڵکەکە براشێتیە بەسا عەقڵێ پەیاکە لە خۆڵق و خوی حەیوان خۆت جیاکە دەمێکەوە ئەسیری نەفسی نزمی وەرە حربێ لەگەڵ نەفس و هەواکە بە مەترالۆزی اینجا پیایە ئەڕوا تەقوا اینجا ئەڵێ شێرە تەقوا سابری لە شعرێکە ئەڵێ ئەگەر تو بێیتە مەیدانەوە ئەم هینە شێرە ڕێوی نەفسە شێرەکە تێ پەلاماری ئەدا و ئەیگرێ جار بەجەهدە تەرکی نەفسانی بەدەست نایە بە ئازانی مەگەر زیکری دەم و در سابری الله ئەکبەر بێ داوای کردووە لە هەموو شتەکانیان داوای کردە لە خەڵک بگەڕێنەوە خوا بناسن چاکە بکەن ڕەوشتی بەرز بەم شێوەیە سابری مەشهور بووە و خەڵکی بان کردووە و خۆیشی و کوڕەکانشی و بنەماڵەکەی خۆی زۆر متەمەسیک بوونە و ئەو پێیانی گەیانووە و ڕایانی گەیانوە و خستیانێتە سەر ئەم ڕێگە. کوڕێک تچی هەبووە شێخ محەممەد ئەوەنە زاهید بوو حتا لە شوێنێکا بووە خەروزی بەکار نهێناوە لە ماڵەوە خەروزی بردە چای پێکردە بۆ خۆی وتێتی هین ئەم شوێنە داگیرنی بە تەنیش دانراوە ئەوەنە زاهید بووە. هەروەها شێخ عەبدوڕەحمان شێخ ئەحمەدی کوڕی هەبووە ئەوش ئەوەنە خواناس بوو مەشهور بوو شێخ ئەحمەد نەجمەدین لە بەغا. ئەمانە بنەماڵەکە سابری یعنی پێیانی گەیان و خەڵکشی پێگەیان خەڵکشی بان کرد بۆ ڕێگەی خوا بۆ ئاشتی بۆ خواستی بۆ میلەتپەروەری بۆ وڵاتپەروەری بۆ هەموو شێوەیەک سابری حەولی داوە ببەڕێزان. اینجا زۆر باشە بەری عاشقی پێم وابزان پێت خۆشە یەکێ لە شارەکانی سابری بخوێنیتەوە بزانین کام شارەیەکە بەێ وڵا ئیتر جەنابەت ئەمە شیعرێکە لە عەشقا بەڕامینەکەی جوانە کەسێ مانەندی پەروانە نەسووتا بێ پەڕووباڵی
لە سۆزی جەرگی سوتا و دڵی من کەی ئەبێ حاڵی ئەمە بۆ هەردوو لایەکەی عاشق دنیایی یا عاشق دنیای نەک بەو معنایە بەڵام عشقێکی خوایی و عشقێکی بۆ ئەوەش کەوا درم بۆ چێ ئەسووتێ بۆ بیگەنرنەوە ئەم حاڵی خۆمان خدا تەوفیق بدا وەختێ مەلایک دێتە تەختی دەر کە تۆ قەلبت لە شەڕ و وەسوەسەی شەیتان بکەی خاڵی ئەمە بۆ عاقبەت خەیریە حسن العاقبە ئەگەر خالیس نەبێ نیەت بەتاڕ ذکر و جەمعیەت سێرم معنایەکە یعنی با ذکر بکەی با جەمعیەتت هەبێ با خەڵک لە دواتەوە بێت ئەگەر خالیس نەبێ نیەت بەتاڕە ذکر و جەمعیەت بە ڕەنگ ئەیوب خاسیەت بە باتین خۆی دەجاڵی حەزرەت ئەیوب لەکوێ خۆتوای نیشانە دەی بەڵام لە باتینە دەجاڵ مەشهورە کە نەبێ ئەمانە بە ڕەنگ و ڕوو برنجێکی لەسەر سینی بژێرراوی بە تاموبۆی دەروونت تۆ زەخیرەی کۆن و بنچاڵی زەخیرەی بنچاڵ دایمە بۆنی تێ سە برنجێدانێ لە بنچاڵە یا زەخیرەیە کۆن بەڵام کە برنجێک لەسەر سینی بژێرابێ زۆر جوانە بە ڕەنگ و ڕوو برنجێکی لەسەر سینی بژێراوی بە تاموبۆی دەروونت تۆ زەخیرەی کۆن و بنچاڵی تەماشایەکی ڕیشت کە حیا و شەرمێ لە ئیشت کە بە ڕیش و عمر باپیری بە ئیش و فکر منداڵی ئیتر بەسیە خەوی غەفڵەت سەیرەم نەسیحەتەکە ئەم بانکردنا ئیتر بەسیە خەوی غەفڵەت سەرت خاڵیکە لەو عەقڵەت هەتاکەی هەر لە دووی نەفس و هەوا ئەو باوەڕ و هەوداڵی درم ڕعد و سەیرەم معنایەکە درم ڕعد و هەناسەم بەرق و ئەشکم سەیلە دنیا پڕ درم ڕعد و هەناسەم بەرق و ئەشکم سەیلە دنیا پڕ کە تو تێناگەیەی بێسر نییە کوێر و کەڕ و لاڵی تو نەیتە سەرم ڕێگەی حەقیقەتە لە ڕستی خێوەتی تۆ عالەمێ شل بوو تەئەممولکە لە ڕەشماری قیامەت تا بەکەی مەغروری ڕەشماری لە ڕەشماری قیامەت کە لە جەهەنەم ئایە ئەو ڕەشمارانە ئەدگەزن تاکەی تو هەر لە ڕەشماری دنیا خەریک ئەوەی حیاکە سابیری نەفست بناسە خوش و ناسیکە سەیرە مینەکە حیاکە سابیری نەفست بناسە خوش و ناسیکە لە پەنجا تێپەڕی عمرت لە خۆت و خوا نەبووی حاڵی وا دیارە ئەم غەزەلی لە وەختێکا وتووە 50 ساڵی بووە و ئەوانە ئینشاءالله باشە کاک شێخ عەبدولجەبار کۆتا پرسیارم زۆر بە کورتی بۆچی تا ئێستا هەوڵ نەدراوە شعرەکانی یا دیوانەکەی سابری ڕاوە بکرێ ینی هەوڵ بدرێت بکرێتە باش شێوازی ڕاوە بکرێت کە نەوەی نوێ جیلی تازە ئیسیفادەیەکی زۆر لە ماناقوڵەکانی سابری بکەن وڵای قوربان کاتی خۆی هەڵدرا دیوانەکەمان بردە خسمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم و دەڕیز وەکو ئەوەی نالی وەکو ئەوە مەحوی شەرحێکی بۆ بکات بۆنێ ئەوەی مەشغوڵی تەفسیرەکە بوو ماوەیەکی زۆریش دیوانەکەی لابوو بۆی نەکرا بەڵام یەک تەقریضێکی بۆ کرد لە ئاخری دیوان لە کۆتای دیوانەکە ئێمە نەشرمان کرۆ بڵاومان کرد لە چاپی دووەم و سێمە و شعرێکشی بۆ وت بۆ سابری شعری سابری شعوری مەردە هەر کەس تێ بگا ئەو کەسە فەردە کردداری پێکرد مەردی مەدانە لێ دوورکەوتەوە حەیوانی هەردە یاخوا سابری پایەت بڵند بێ دووربی لە هەرچی غوبار و گەردە لە شۆری جەدا ئاوی واشرین هەر خاسەی هێزی قادری فەردە نامی بە قوربان مەردانی بێ لە ڕووبوونەوە لە بگرە و بەردە ئەمجا سەلامم بۆ ڕوحی پاکی بۆ شعرەکانی غەزەلیا فەردە ئەمە مامۆستا مەلا عەبدولکەریم ئەمەنەی بۆ وت بەڵام ئێمە وا تێئەگەین لە بواری عیرفانیا سابری امتداد و بەردەوامی مەدرسەی نالی و مەحوی و ئاستێکی زۆر بەرزە هەرچەند ئێرەش کەرکووکە و بەشێک بۆ لە شارە زوور یعنی وا ئەزانرا بەردەوامی ئەو مەدرسەیە بۆ ئێرە ناتۆ بەڵێ سابری ئیمتادی ئەو مەدرسەیە وە پێویستە یەکێک لە ئاستی ئەو شتیا بێ ئینجا ڕافی بۆ بکە ئێستا چەند کەسێک شەرحیان بۆ کردووە بەڵام بە ڤیدۆ مامۆستا تەحسین حەمەغەریب کە مختصە لەو بوارەیە و بڵاوی کردووەتەوە لێرە لە زانکۆ هەموو ساڵێک چەند بەحسێک لەسەری ئەکرێت هەموو ساڵێک دکتۆر ئازاد عەبدولواحیدێ لە زانکۆی کەرکووک لە هەولێر لە سلێمانی هەموو ساڵ بەحسی تەخەڕوجی تەلەبەکان بە تەمای ئەوە هەین لە تۆی چەند کتابێکە ئەو بەحسانش بۆ ئەوی بێتە سەرچاوەیەک و قوتابیان ئیسفادە ئینشاءڵڵا زۆر سوپاس بۆ هەریەک لە بەڕێزان کاک شێخ حسێن بەرزنجی هەروەها بەڕێز کاک سەید حەسەن پیریادی و کاک خالید جاف کاک عەبدولجەبار بەرزنجی من سوپاسدانەکەم و کۆتایی بەرنامەکەم بە یەکێکی دیکە لە غەزەلەکانی سابری ئەهێنم کە لەلایەن برای بەڕێزمان کاک خالید جافەوە پێشکەش دەکرێت. بەڵێ بینەرانی عەزیز و خۆشەویستم بەم شێوەیە ژاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی دیکە و لە ئەڵقەیەکی تری بەرنامەکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم خواتان دەگەم.
پاییزی پیری پەیا بوو نەوجوانیمان نەما نەوبەهاری عەیش و نۆش و کامەرانیمان نەما شێری پیری دەستوپی ئاسکی جوانی تێکشکا قووەتی سەرپەنجە و باسک و زرانیمان نەما ئێمە دنیامان نەخست و ئەو هەمووی خستی نەژێ ئیعتیبار و دەسەڵات و پاڵەوانیمان نەما ناخەڵەو بووین و ڕەوشتی با و باپیرمان نەگرت خواشوناسی و افتیخار و خانەدانیمان نەما ڕوو لە چۆڵی غەفلەت و پشتمان لە کەعبەی مەقسەدە ئەی موسڵمانی نەکەڵکی ئاوەدانیمان نەما چونکە سەجادەی پدەرمان خستە سەرجادەی عەدوو زەوقی دین و خوێندنی سەبع المەثانیمان نەما خاوەنی خەرمان و مێگەڵ بووین و ڕوتبە و ئیعتیبار ئێستە باشاری شوانی و ئاشەوانیمان نەما دزی پیری گەنجی عومری خۆشەویستمانی دزی بۆیە وا مات و کزین و شادمانیمان نەما گاور و جواز لە دین و مەسلەکی خۆی نایەنێ دینی موسلیم وا لەبەر شێتی نەزانیمان نەما دایمان دەرد و بەڵام بە زۆر و بێبارانە مستەحەقمان بێ کە ئاوی حەوز و کانیمان نەما ئابڕوومان وەک عەرق ئەچێتە جام و بادەوە حورمەتی دینمان بە قەت چایی بەیانیمان نەما نەوبەهاری عەیش و شادی و کامەرانیمان کەچوو پاییزی پیری پەیا بوو نەوجوانیمان نەما سابری فەقر و قەناعەت فەخرە بۆ دین پەروەران سەد شوکر وا مەرتەبەی دنیای فانیمان نەما